إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. لە کۆتا وتاری مانگی پڕمهری پێغەمبەرە صلی الله عليه وسلم، مانگی مەولود و لەدایکبوونی خۆشەویستمانە صلی الله تعالى عليه وسلم. لە زنجیرە وتاری تێگەیشتن لە ئینسان و فقهی ئینسان لە باوکمان ئادەمەوە عليه السلام. دەمەوێت سەرنوشتان ڕابکێشم بۆ یەکێک لە نیعمەتە زۆر گەورەکانی رب العالمین بەسەر بەنی ئادەم و بەسەر ئادەمەوە عليه السلام، کە ئەگەر ئەو نیعمەتە نەبوایە ئینسانیەت هیچ گەورەبوونێکی بەخۆیەوە نەئەبینی و نەی ئەتوانی کە پەیامەکانی خۆی ئاراستەی بەرامبەرەکانی بکە. رب العالمين أفرمي والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا. خوا جل جلاله إيوي خلق كردوا لسكي دايكتان هاتون تدروا حشتيكتان نزانيوا كروا كاسوا لال وجعل لكم السمع والأبصار والأفئدة بستن بنين ضليكي هشيارو تيجيشتوي في عطا كردون لعلكم تشكرون بوي شكري بكن. دیارە ئینسان ئەگەر بەهاتایە وتەی نەبوایە، قسەی نەبوایە، گفتی نەبوایە، وەکو بتێک ئەهاتە پێشچاو کە هیچ حەرەکە و جوڵەیەکی نەبێ. ئیبراهیم عليه السلام زۆر چاک لەمە حاڵی بووە، بۆیە کاتێککە پرسیاری لێ ئەکەن کێ ئەم بتانەی ئێمەی شکانووە، ئەفەرمێ بل فعله كبيرهم هذا فاسألوهم إن كانوا ينطقون. گەورەکەیان ئەمەی کردووە، ئەگەر قسە ئەکەن فەرموو بچن پرسیاری لێ بکەن، واتێککە قسە ناکەن بتێکی بێگیان بێڕۆح بێهەست. ئێمەی ئیماندار ئەبێ زۆر جوان لەمە حاڵی بین. یەکێ لە نیعمەتە زۆر گەورەکانی رب العالمین بەیانە لە بین یەکترە. ئەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. خوا ئێمەی فێری ئەم بەیانە جوانە کردووە لەگەڵ یەکترە، بتوانین گفتوگۆکەین لەگەڵ یەکترە، بتوانین قسەکەین لەگەڵ یەکترە. ئەم نیعمەتە گەورەی بەیانە شکرێکی زۆر گەورەی ئەوێ لە ئینسانیەتەوە، ئێمە دەرکمان پێ نەکردووە. کاتێک کە ئینسان خەڵکێک ئەبینێ لاڵە و ناتوانێت پەیامەکانی خۆی بگەێنێ، چەند ماندوو ئەوێ. ئەگەر کەسێکی عاقڵ سەیری دەموچاوی کەسێکی بێزمان بکات، کەسێکی لاڵ بکات، هەستەکە هەموو جارێک کە کەلیمەیەک دەرئەبڕێ شەرمەزاریەک لە دەموچاویە دەرئەکەوێ کە ناتوانێت پەیامەکەی زۆر بە جوانی و ئاشکرایی بگەێنێ. هەریەکێک لە ئێمە ئەگەر بێت و زمانی غەڵەتکە پەیامەکەی جوان نەگەێنێ، هەستەکە دەموچاوی ئەگۆڕێ، وەزعی لێ تێکە چێ. ئێمەی ئیماندار ئەبێ زۆر جوان شکری ئەم بەیانە بکەین کە رب العالمین پێ عەتا کردوین. لەناو ئەم بەیانە گەورەترین نیعمەتێک کە خوا پێ عەتا کردوین بریتیە لە ناسینی ناوەکان کە رب العالمین وعلم آدم الأسماء كلها. هەرچی ناوێک هەیە هەر هەمووی فێری ئادەم کرد عليه السلام. تەسەوورکەن ئەگەر ئەم نیعمەتی فێربوونی ناوەکان نەبوایە لە ئینسانە، ئەگەر من بویستە باسی سیارە بۆ جەنابتان بکەم، یان ئەبێ بتان بەمە لای سیارە یان ئەبێ سیارە بێنمە ئێرە. ئەگەر بێ باسی دەرگاکەم یا بێ بتان بەمە لای دەرگا یا دەرگا بێنمە ئێرە. باسی هەر مرۆڤێکم بەم شێوازە. بۆیە ناوەکان یەکێکن لە تایبەتمەندی و نعمەتە زۆر گەورەکان کە خوای گەورە بە تایبە فێری ئینسانی کرد. ئیتر ئینسان لێرەوە تەتەوری کرد.
ئاژەڵەکان نوتق لە بینیانە هەیە، قسە لە بینیانە هەیە. علەما فەرموون هەموو قسەی ئاژەڵەکان لە چەند شتێک تەجاوز ناکە. برسیمەیان تێرم بەرەو کار ئەڕۆمیان ئەگەڕێمەوە، فڵانە شتم دۆزیوەتەوە، فڵانە خەتەر چاوەڕێمانەکە، لەمانە تەجاوز ناکە، تەتەور ناکە. ئەوە ئینسانە هەموو جارێک و هەموو زەمنێک و هەموو سەدەیەک ناوی نوێ و کەلیماتی نوێ ئەهێنێتە ئاراوە کە ئینسانەکان خۆیان بۆ خۆیان لە یەکتر تێئەگەن. ئەزان چەند زمان هەیە لەم سەرزەویە و هەمووی قسە ئەکات و هەمووی ناودا ئەتاشێ بۆ شتەکان حتا وەکو فێری ئەبن. تەنانەت ئەگەر شتێک مناڵێکی بچووک نەتوانێت ناوەکەی بڵێ، محاولە ئەکا بە زمانی بێ زمانی خۆی هاوارێ بکە و وەلەو کەلیماتەکانیش بشکێنێ و شەیەک دائەنێ خۆی بۆ خۆی دەلیل بێ بۆ ئەوە. بۆیە جاری وا هەیە دایک و باوکەکان لە وتەی مناڵە بچووکەکەیان تێ ئەگەن کەسێکی تر تێناگە. هۆکاری ئەوەیە ئەم مناڵە ئەمەندەی دووبارە کردوتە ئەو شەخۆیان حاڵیان ئەبێ کە ئەم مناڵە چی ئەوێ. حتا رب العالمین بە عەزەمەتی خۆی کۆمەڵی ئەسما و صفاتی بۆ خۆی داناوە، ناوی بۆ خۆی داناوە، بۆی ئینسان لە خلالی ئەم ناوانەوە خوا بناسێ. ئێمە خودامان نەئەناسی ئەگەر لە ڕێگەی ناوەکانیەوە نەبوایە. هەتایە ئێمە لەسەر جێیە بوونایە وشەی کەریمیەتی خوا کەیکێکە لە ناوەکانی رب العالمین حاڵی نەبووین، ڕەحمانیەتی، ڕەحیمیەتی. بۆیە ئەفەرموون لە سوورەتی ڕەحمانە بە ئەڕەحمان دەسی پێ کردو، باسی بەیانەکە، یعنی بەیانی تۆ ئەی ئینسانێکە لە ڕەحمەتە زۆر تایبەتەکانی خوددا. صفاتەکانی خوا جەل جەلالوه عینەن کۆمەڵێن ناویان هەیە، صفاتەکانی ئینسانیش ناویان هەیە، هەموو زانستەکان لەسەر زەویان ناویان هەیە، هەموو مرۆڤەکان ناویان هەیە. مرۆڤ فەهمی گەیشتوتە ئەندازەیەکی ئەوها تەنانەت ناو بۆ هەموو شتێک دائەنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ناوی بۆ جلەکانیشی دانابوو. ئیمامە پیرۆزەکەی ناوی سەحاب بوو، ئاڵا پیرۆزەکەی ناوی عوقاب بوو، شمشێرەکەی ناوی هەبوو، ئەو ئەسپەی کە سواری ئەبوو ناوی هەبوو، ئەو وشترەی کە سواری ئەبوو ناوی هەبوو، عەباکانی ناویان هەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر کەسێ بێوێ لەوە ئاشنا بێ ئەتوانێت سەری زاد المعاد کە بە درێژی ئیبن القەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ ناوی ئەشیا و کەلوپەلی پێغەمبەری هێناوە صلی الله علیه وسلم. تەنانەت ئەو وەسائلانەی کە بەکاری هێناوە بۆ دەستنوێژگرتنی ناوی هەبووە، بۆ خواردن تیا خواردنی ناوی هەبووە. ئینسانەکان لەمە تەجاوزیان کردووە. ئەگەر تۆ پشیلەیەکت لە ماڵەوە هەبێ ناوی لێ ئەنەی. عەرەب تەبیعەتیان ئاوا بووە، سەگ و تەواوی ئاژەڵەکانی خۆیان و تەواوی وشترەکانی خۆشیان ناوناوە، ناوی زۆر تایبەتیان بۆ دۆزیوەتەوە و ناویان لێ ناوە. ئینسان بە ناوەکان ئاشنا ئەبێ، سەرزەوی بە ناوەکان ڕۆشن ئەبێتەوە. ئێمە بە ناوەکان ئەتوانین مامەڵە لەگەڵ یەکترا بکەین. ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە بەسەرمانەوە. نیعمەتی بەیان لە ئینسانەکانە نیعمەتێکە ئینتیهای نایە و کۆتایی نایە. ئەو بەیانەی کە خوای گەورە بە هەر یەکێک لە ئێمەی عەتا کردووە ئەبێت جوانتری کەین، چاکتری کەین. گەنجە جوانەکان ئەمڕۆ زەمانێکە ئەدەبیات خەریکە تیامانە کەمە بێتەوە، وشە سازی و وشە جوانی تیامانە نامێنێ، وشەدانەکان خەریکە خاڵی ئەبنەوە. لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بەوەیە کە جوانترین وشە بتاشین و هەڵبگرین بۆ کاتێک کە قسەی پێ ئەکەین. بزان لە کاتی بەخێرهاتنا چی ئەڵێ، لە کاتی خواحافیزیات چی ئەڵێ. هەموو ئەمانە کۆمەڵی وتەی جوانن، ئەبێ خۆت دروستیان کەی لەناو کۆمەڵگایە. ئەکرێ کۆمەڵگایەک لەسەر وشەی زۆر ناشرین پەروەردە بێ، ئەکرێ لەسەر وشەی زۆر جوان پەروەردە بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر گرنگی بە کەلیماتی هاوڵان داوە. تەنانەت لە سەلامکردنە چۆن تعبیرێکی بۆ ئێمە داناوە، السلام علیکم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته. يعني حياتي ئێمە هەر هەمووی بریتێ لە کۆمەڵە کەلیماتی جوان. ئەم کەلیماتە جوانانە پێویستیان بە ئیشی زیاتر هەیە لە ئێمە، بەتایبەتی لەم زەمەنە. بەڕاستی ئینسان غەم دائەگرێ کاتێک کە گەنج و شەبابی ئەم ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبینێ کۆمەڵی وشەی نەشیا و لە بەرامبەر یەکترا بەکار ئێنن، کەلیماتی ناشرین گەنجە جوانەکان لەگەڵ یەکا بەکاری ئێنن. بەهۆی ئەم سۆشیال میدیا و بچووکبوونەوەی جیهانەوە زۆر کەلیماتی نەشیا و هاتە ناو وشەدانی کوردیەوە. ئەبێ میلەتی ئێمە میلەتێک بێ جوان وشەکانی پاک کاتەوە، دروست کاتەوە، سەر لە نوێ خۆی بنیاد بنێتەوە. کافر زۆر ئیشی کردووە ئێمە بڕوخێنێ لە هەموو ڕۆکان، لە فکرمانە، لە وشە و زمانمانە. ئەوێ ناشرینمان کە و بزانە هەر وشە تۆ ئەخەڵەتێنێ. یەکەمین شتێک کە ئادەم عەلەیهی سەلام پێی خەڵەتا وشە بوو.
شيطان بوشا آدم عليه السلام خلطان وتي هل أدلك على شجرة الخلد ئێمە ئەبێ لە بەرامبەر وشەیە لایەنی باش وەرگری و لایەنی خراپ فڕێ بدەینەوە نەخەڵەتێ بە وشە ئەگەر شتێکی ناشرین بە وشە جوان کرا بە وشە جوان نابێت ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاومان هوشیارە دڵمان کراوەیە ئاگادار بین ئەبێ نابێ هەر کافرێ بێت و بە جۆرێک لە ئیعلامی خۆی بمان خەڵەتێنێ ئەمڕۆ فتنەی ئیعلام زۆر گەورەیە سپید لێ ئەکاتە ڕەش و ڕەش لێ ئەکاتە سپید ئەبێ ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر هوشیارانە مامەڵەکەین چاوکراوە بین زەمانێک هەبوو ئەم ئومەتە ئەگەر هەموو کافر بەهاتە بیویستایە ڕەئی ئەم ئومەتە لە یەک شتا بگۆڕە پێی نەئەگۆڕە ئەمڕۆ کەناڵێکی زۆر بەسیط ئەتوانێت ڕەئی ئومەتەکە بگۆڕێت چونکە وەعی ئومەتەکە کەم بۆتەوە بۆیە هوشیاری ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگە ئێمە لە جەنگی وشیاریین لە جەنگێکی زۆر گەورەن کافران لە ڕووی وشیاریەوە کار لەسەر ئێمەکەن ئێمەش ئەبێ زۆر وشیارانە ئاگامان لە زمان و ئاگامان لە کەلیماتمان بێ هەموو وشەیەک لەم زمانەی تۆ کە دەرئەچێ چاک و خراپ لەسرت تۆمارە هەمووی لەسرت نووسراوە ئەی عەبد بزانە چ وشەیەک بەکارهێنی چۆن لە ڕەب العالەمین بە وشەکانت خۆت زیندوو ئەکەیتەوە نزیک ئەکەیتەوە والله جاری وە هەیە ئینسان بە یەک وشە لا يبالي به هیچ گوێشی نادات یەک کەلیمە ئەیخاتە ناو ئاگرەوە یەک کەلیمە ئەتخاتە ناو بەهەشتەوە ئاگات لە کەلیماتەکانە بێ ئاگات لە نووسینەکانت بێ ئاگات لە هەموو لەفزێک بێ کە لە زمانی تۆ لە پەنجەی تۆ دەرئەچێ ئەم ڕۆژانەیان ئەڵێن ئینسانەکان دوو زمانیان هەیە زمانێکیان هەیە کە قسەی پێەکەن زمانێکی تریان لەسەر پەنجەکانیانە هەیە کاتێک کە ئەنووسی لە کۆمنتێکتەوە لە لایکێکتەوە حتا کۆتا هەمووی ماڵە لەسەر ئەبێ هوشیار بی ئەم ڕەحمانیەتەی خوا بێ ڕەنگ بداتەوە لە تۆ ئەمەی کە بەیانێکە خوا پێ عەتا کردووی بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەبێ سوپاس گوزاریەکی زۆر گەورەت کردبێ کەوا بوو ئێمە لە بەرامبەر ئەم نیعمەتە ئێمەی ئینسان فقهی ئینسان ئەمەیە ئەبێ زۆر سوپاس گوزار بین ئەبێ لە چاکا بەکار بێنین ئەبێ خۆمان دوورخێنەوە لە خراپە ئاگامان لەم نیعمەتی ڕەب العالەمین بێ خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵینەوە بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئێمە لە ئەمڕۆیە لە هەموو کاتێ زیاتر محتاجی ئەوەین و ئاتاجی ئەوەین کە ڕەحمەتی تۆ ببینین ئیمانداران لە جیهانە یا ئیلاهی خوێنیان لێ ئەتکێ هانامان تەنها بۆ لای تۆیە بێکەسی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها و تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە دەیە ئیلاهی داوات لێ ئەکەین تۆ خۆت بە هانامانە وەرە تۆ خۆت نەسڕەتمان بدە تۆ خۆت کافران زەلیل کە تۆ خۆت دنیامان بۆ بگۆڕە بە دنیایەکی باشتر لە ئێستەمان حاڵمان ئەی محەویلی حاڵ و ئەحواڵ باشتر کە بەرە و حاڵێکی باشتر یا ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان تەثبیت کە لەسەر دینەکەت یا ڕەب العالەمین ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ پەروەردگارە ئەمانە دەستی زەلیلی بەرز ناکەنەوە تەنها لە حوزوری تۆیان نەبێ بەخوا پەروەردگارە ئەمانە سوژدە و ڕکوع نابن تەنها لە مەقامی تۆیان نەبێ دەیە ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام برنامج شيرين وإما تشمش قرتشينا روشني كردن مي يوجد نعمة فرق ورك رب العالمين أنا إنسان تاو التعبير كاش بربر قسكاش كرو إي كلمات سر زواني شربيا وران وركيش قوش جوانا جيرا بيا مشيرين إسلامي هميشا قركاتي تنها باني بلاو بيانو كتاوان ما ياون مجيكتري أمر كردي بخاسي نهي كردي جخرابي يونجا هرمانا فرق وركا إنساني إيمان داري بعض جاري إنسان أجر نتاو قسكاش كرو رنجا دلش هبرون بو يعقوب عليه السلام هرچی باسو یوسفی کرده وران ورکی خاص حالشان نبیچنش الچش ماسو فرماو وتولى عنهم
وقال يا أسف على يوسف وابيضت عيناه من الحزن وهو كظيم النغمكش شارتبه النج قروابي كمكش كوري بيه بني دور كوتو تنشا وتولى عنهم لو ياجي وانا بتنيا وردم خواوش انا قرو هاوار كرو هاوارش كر انما اشكو بثي وحزني الى الله شو انسان كاتي كلماتي بربرونا براسي ارامي بيدل جميع أرونا أمته بيغمري صلى الله عليه وسلم عالمنا قرت نكتنها غزة وفلسطين قدوا عالمنا أمتي إسلامنا نارحتي وزحمتنا يوجد نارحتي وزحمتي كاتي وآن يكاما أنك قدسي مبارك قدسك بالنسبة إما كردو دوجار مبارك قائد إما رزقار كردن وجارتر آزادش كردن وديلينا أرونا هجمي وفرقورة كافر الدنيا قر كوبياني سرو ياجي مسلماني أتشيكنا عقيدة ولا أبراء برقنو وانا عقيدة مهمنية أني تطبيقش مهمة أني غم ضلو إنساني مسلماني چن بي مسلمانا سوچو بي چن بي مسلمانا نارحدو اما خواهي قوري جا أرونا وستين مش بقعي زميني كتاومي بزوان هاوار كرمي بي براكاما بي وشويسكاما بي زارولو إيمان دارا وني وكتكو جيهاني إسلامينا قر آزارا دلو درونو إيمان حريا جيوبو بهر نامي وبو شوي كافري پرتوازي كردين إيمان إيمان داريج إسلام فرقنا والله سياستين سياسة حجنية شوي كاتين أرو ملو صعب مي قيامتنا قد برسيارو سياسة الوانا ما كريو والله برسيارو دين الوانا كريو برسيارو إسلام الوانا كريو برسيارو براكا الوانا كريو كسي وبه سربني وقوش باهتمام نو بهرمان وإيمان دارا إنا خسارة من دي فرق قورن اما قردو إيمان دارا بيو يك جستو يك روحن مي براسي آرونا آزاركي غزي دلو دروني امش فرقنا راحتي كردين قردو كافرا كوبيني قرت ايدو جولكي نامباركي كرا قر محاولة كرا كومالا مسلمان سرو زميني فوتنا امشا تفرق كاري وستين منه كما كان ما كشا أبي ترى ما تماشى كرمي قصيمة كرمي ورو أنا واجبك سروشانو إما أرونا دعاء كردي بإيمان دارا يك كإما فقه استطاعنا أنا استطاع ما هن كنزيك يعني متشنشا دوي تأيد كرديشا يري غم واردي بنشا غم واردي براسي إنسان إيمان دار بين ومانا مجالس كان مانا باس كان مانا أشم إيهاوارا كرمي أنا هريوز إما أستوش أن يعقوب أسا كوربون النغم وخفت كوكرو مجلسك ما قد مجلسي شن دعاء با والصلوات با ودين داري با وهواري با بلا خوي تا خوي جور درو ما كروون فاسما زند كافر فر أزابو أنا إمي إيمان دار من لوازم مي أنا بحياتش كافر هزو توانا جنبيا ورا أمتي إسلامين مهما كان جرو عسكرتاريته فرولا واسمي تفوقش كرده وزياتر وجايما لا يكان روحيته معنويتي إيمان دار فرفر برزبين إما جنقو مؤتينا يري هزار كسي ما جها والله في غمري صلى الله عليه وسلم والرفيقة جوانا كاش ورامرو دوصه هزار كسا مرده خورنقا بزوان وآروي بواسمي مكريو سيويشانا ومبو إي مسلمان بلا إينا راحتي وشويسي كياستي زانج ورام وركا باسنن يري قائدة تجنيرا كشيا إنقر ورا سماشو بينو كرديت شو فرمانتش كردو لويت ورو أنا إما أستو عالمي إسلامي أمتي إسلامنا براسي أشم غمي وقوراه دلو درونو إمش داير كردبو جواني اسمه بيانو جوان يكا إيمان داراش كردبو خواهي قوراه ويش برحم ويش أتشيز زمن بيكس يمانا أمتكو بيغمري صلى الله عليه وسلم بيكز نكرو وزوما وسرو قاتشاوي ما سيادة وقيادة وجيهاني ما بنعطا كرو وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد
وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمكم الله.